بێگومان هێرشی تورکیا بۆ سەر باشووری کوردستان ئەوە یەکەم هێرش نییە، ئەوە چەند ساڵە پیلانێکە کە ئەوان دایان ناوە بۆ ئەوەی هێزی گریلە و پەکەکە لە باشووری کوردستان بەدەرخەن. ئەمە چەندەها هێرشە کە سەرکەوتوو نەبوونتیایە، بەڵام ئامانجی ئەساسی و بنەڕەتی ئەم هێرشانە و ئەم لەشکرکێشیە بۆ باشووری کوردستان مەسەلار پەکەکە نییە. پەکەکە حوجەتێکی سیاسی ڕسمیە کە ئەوان بەکارهێنن، مەبەستیان ئەوەیە کە باشووری کوردستان بەشێکی زۆری باشوور داگیر بکەن کە وەکو ئێستا بەشێکی باشووریان داگیر کردووە و هەدەفی ئەساسی ئەردۆگان و حکوومەتی ئێستای ئاک پارتی ئەوەیە کە لە سەرچاوەکانی نەوتی کوردستان و غازی کوردستانی باشوور نزیک بنەوە، چونکە ئەوان لە قەیرانێکی گەورەی ئابووریان و ئەوان کە هەدەفیان زیندووکردنەوەی دەوڵەتی عوسمانیە پێویستیان بە سەرچاوەیەک و بە ئەنەرژی و بە سەرچاوەیەکی مالی هەیە، ئەویش لە باشووری کوردستانە دەرەکەوێت. پێم وایە بەشێکی کورد هاو ئاهەنگە، بەڵام ئێستا قەناعەتیان لاپەیا بوو کە ئەو هێرشانە هەر بۆ پەکەکە نییە، ئەو هێرشانە بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی ئەوانیشە لە باشووری کوردستان. لە ڕێگەی ئەمریکایەکانەوە هەوڵ ئەدا کە زەخت لەسەر تورکیا بکەن، زیاتر لەوە زیاتر لەشکرکێشی نەکەن بۆ ناو خاکی عێراق وەقوو خەیانەڵان بۆ ناو باشووری کوردستان. و دوێ ئەم ڕۆژ وەزیری دەرەوەی ئەمریکا ئاگادارێکی دا بە تورکیا کە پێویستە ڕێز لە سەروەری و سنووری عێراق بگیرێ. ئەوە وەکو بڵێن نامەیەک بوو بۆ تورکەکان کە لەوە زیاتر دەستدرێژی نەکەن، بەڵام پێویستە پەرلەمانی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات کۆبوونەوەی خۆیان بکەن و هیچ نەبێ داخۆیانەیە ئیستنکارێکی ئەو هێرش و داگیرکردنەی باشووری کوردستان بکەن.